چوارەمین فیستیڤاڵە بەزەرگریە مصریە لە دهۆک. لە دهۆک چوارەمین فیستیڤاڵە بەزەرگریە مصری هاتە بەکردن کوتێداش بلی وڵاتێ مصری هەروەسا چەندین وڵاتە دنیان دراوسێ پشکدار بینە و زێدەبەری کۆمپانیا و بازرگانên هەرێمی و عێراقیژی. ئەمە سێرجارمانەکەین بۆ دهۆک هەموو محافەزەکانی عێراقە گەڕێن یەک و دوونی هەموو محافەزەکانە گەڕێنی هەموو ساڵێ ئەچینە محافەزەیەکەوە هەموو فستیڤاڵە بەشداریەکەین لەگەر ئەم گروپە زۆر بەقوەتن میسری تایە یەمەنی تایە مەغریبی تایە تونوسی تایە هیندی تایە پاکستانی تایە هەموو وڵاتەکانی تایە و ئێمەش بەشداریمان کردووە لەگەر ئەمانە بەس بەڕاستی گروپێکی بەقوەت شتی جوانیشان پێ و ئێمەش بەشتی کوردەواری لە هەموو محافەزەکانی عێراق بەشداریەکەین. نحن اليوم بالمهرجان المصري ئێمە ئەمڕۆ لە فیستیڤاڵی میسرین لە شاری دهۆکی جوان. من ئەمە سێیەمین جارە لە دهۆک بەشداری ئەم فیستیڤاڵە دەکەم. لە وڵاتی سووریاوە هاتووم و هەروەها کۆمپانیای چارەسەری سروشتی و جوانکاریم هەیە کە بە کرێم و گەی سروشتی دەیکەم. من خۆم پزیشکی تایبەتمەندم. والله من خلقي مصري بكرديك ساكا يعني تقريبا 2014 بيشتي 2014 الرولا فيستيفالي سلمانية فيستيفالي هاولير فيستيفالي دهوك دو بيستو سه 2023 و 2024 و 2026 استا اشتي جوان هي يعني اشتي درستي لمصر هو عودة نقش عودة بوجوان كاري أو نقش عودة لأم كلثوم أو أم كلثوم قراني مصري كونا. یک ji serpiriştên vî bazarî jî behsê giringiya hebûna van cora bazar dikat. Müzikî heftê pênc cihane beşdarin bertişwa berhemet Misrî ne bes pişikdarên jî Hinde, Pakistana, Yemene, Urdine û ji başûrê Iraqê jî û ji Herêma Kurdistanê jî beşdarin vê fîstevalê de. û berhemê wan jî yani ev berhemê ji derve hatî yani ciyawazş ew berhemê mel bazarî ye. û bazargeriyeka vekîl ye yani kirin û firdûtê de. Di vî bazarî de ji bilê alûgora bazirganî Hewrosa têkelkirina keltûr û çawaniya jiyana gelên kevnarên welatên pişikdar û dîsan xwarin û dermanên siruştî beşeke dinyê vê fîstevalê ne.